خۆشەویستان لە تەوەری یەکەمی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئاماژەی پێکراوە. بێگومان لە سەرەتای مرۆڤایەتیەوە تاوەکو 1400 و نزیک بە ینی 450 ساڵێک پێش ئێستا کە پێغەمبەری خۆمان محەممەد عەلەیهی سەڵات وسەلام هاتووە. چەندین پێغەمبەر خۆی پەروەردگار بۆ قەوم و بۆ ناوچەیەک نردونی. ئەوەی زۆر شایعە 25 پێغەمبەر ناویان هاتووە و هەندێکی دیکە لە با بڵین لە قورئانە ناویان هاتوو، بنمونەوەکو عوزەیریان هەندێک ناوی دیکە دەڵێن ئەوانیش پێغەمبەرن و دەژوترێت 124,000 پێغەمبەر هاتووە. بەڵام لەناو ئەم پێغەمبەرانە پێنجیان ئولول عەزمن و پێنجیان کتێبیان هەیە، پەیامیان هەیە بۆ قەومەکانیان. ئاخریشیان محەممەد پێغەمبەری خاتەم الئەنبیا صلی الله عليه وسلم و لە ئاینی پیرۆزی ئیسلامە وا فێرکراوین، وا هاتووە. ئێمە دەبێت ڕێز لە هەموو پێغەمبەرەکانی دیکە، لە هەموو ئەو پەیامانی دیکە کە ئینحراف نەکراون، تێک نەدراون بگرین، بەڵام ئەبێ کۆتای جار ئەبێ هەموو لایەک بڕابێنن بەوەی کە محەممەد خاتەمی ئەنبیا ئەبڕاستی. ئێمە بۆیە ئەم تەوەرەمان هەڵبژاردووە لە بەردەم ڕۆژەکانی سەری ساڵ نزیک دەبینەوە کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عیسایە کە لای مەسیحیەکان بە با بڵین ڕۆژێکی تایبەتە، هەرچەنە ئەم مێژووە ساخ نەبووتەوە کە لە 25/12 کە سبەینەیە پێغەمبەر عیسا لەدایک بوو بێ کە پێی ئەوترێت کریسمس. جا ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین ئایا مرۆڤی باوەڕدار دەبێت چۆن مامەڵە لەگەڵ پێغەمبەرانی دیکەیە بکات، چۆن و چۆنی لەگەڵ مامۆسایەکی ئاینی لەسەر ئەم تەورەیە بە وردی قساکەین. ئەویش بەڕێز مامۆستا سۆران سەمیع کە بەسپاسەوە لە ستودیۆ لەگەڵ مامیوانە. مامۆستا جان بەخێر. مامۆستا بەخێر بێت. بەخێر بێ ئاخوا. مامۆستا جان، ئاینی پیرۆزی ئیسلام کە کۆتا ئاینە و بۆ کۆتا پێغەمبەر کە محەممەد صلی الله عليه وسلم هاتووە، چۆن باسی پێغەمبەران و ئاینەکانی دیکە دەکا کە پێش پێغەمبەری خۆمان هاتووە؟ بەڵێ، خۆی گەورەتان بێت ئینشاءالله. سوپاستان دەکەین. بەخێر بێ ئاخوا. دەرفەتێکی باشە ئینشاءالله و کاتەکەشی کاتێکی گونجاوە. سەرەتا بە ئاەتێک لە ئاەتەکانی خۆی پەروەردگار دەست پێکەین کە خۆی گەورە فەرمێ: آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. پێغەمبەران سەلات و سەلامی خۆی پەروەردگاریان لەسەر بێت، هەمویان نێراوی خۆی پەروەردگارن. سەرەتا کاتێکە خۆی پەروەردگار ئادەم دروست ئەکات، بە دەستی مبارەکی خۆی ئادەم دروست ئەکا عەلەیهی سەلام، و پاشان لە دوای ئەو ئیدریس دێت و پاشان نوح و پاشان هود و لە دوای ئەوە ساڵح و لە دوای ئەوە ئیبراهیم عەلەیهی سەلام کە سەحوفی بۆ دابەزی و پاشان لوت و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و هەکەذا هەتا کۆتا پێغەمبەر عەلەیهی سەلام کە محەممەدە صلی الله عليه وسلم خۆی پەروەردگار قورئانی بۆ دابەزاندووە. پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ کاتێککە خۆی گەورە ڕەوانەی کردوون بۆ هەموو بەشەریەت ڕەوانە کراون، بۆ هەر سەردەمە و خۆی گەورە پێغەمبەرێکی ناردووە. بەڵام لەناو پێغەمبەرانە خۆی پەروەردگار پێنجی هەڵبژاردووە کە پێیان ئەوترێت ئولول عەزمەکان، وەکو ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام کە یەکێکە لەو پێغەمبەرانە، موسا، عیسا و هەروەها پێغەمبەر محەممەد صلی الله عليه وآله وسلم. ئەمانە کە خۆی پەروەردگار لە کاتێکە کە هەڵی بژاردوون بە ئولول عەزمەکان کە خۆی پەروەردگار ناوی بردوون، ئەمانە خۆی پەروەردگار کتابی بۆ دابەزاندوون.
فرقي النبي اللي قال الرسولات شيئا نبي أو بيغمبرية كخواي پروردگار كاتك كنار دويتي باشا وشريعتك بيداوة بلام أم شريعته فرماني بينا كردوه كبلاوي بيبكا بسر خلقي ترها بلام رسول أو كسية كخواي پروردگار كاتك شريعتي إسلامي بيداوة وفرماني شي بيكردوه بويكا لناو بشريته بلاوي بيبكاتو بلاوي بكاتوا طبعا پیغمبران صلاة والسلام خوان لسر بيت كاتك هاتون بو يك حوار بو يك دستواجه تنها وتنها بو شيء أويش بو شيء توحيد بو شيء لا إله إلا الله بو أويك خلق بتنها خواي پروردگار بپرستت ابن قيم رضا رحمتي خواي لبي أفرمي خواي پروردگار لأسمانه 104 كتابي دا بزاندوه أم 104 كتابة خواي پروردگار كوي كردوتوا لسي كتاب دا توراة وإنجيل وقرآن توراة وإنجيل وقرآن شكو كراوتوا لقرآن قرآن شكو كراوتوا تنها ليك سورة دا أو سورة كبريتي لسورة فاتحة ما شاء الله فاتحاش خواي پروردگار كوي كردوتوا ليك آياتا كأيوش إياك نعبد وإياك نستعين لبروا أم آياتا هاتشي پیغمبران هي عليه الصلاة والسلام ككاتي خواي پروردگار رواني كردون بو سرزوي هدفك أوية كخواي پروردگار بتاكو تنها بپرستن لبر أوية كإنسانك مروفكان لا تاريكي وراقوز بكرين برو روناكي سبا شما مصطا مروفي باوردار أبي چون بروانه پیغمبران جوازي پیغمبري خومان كإسا إمام خومان بمسلمان أزانين لقل أو پیغمبراني ترك هر علم عزم بنو هر يكانو كتبه كان هبوا بله والسلامة كام إن وكو مسلمان وكو باوردار پیغمبران عليه السلام هميان بيك چاو سركن سرطي آياتك كخوين معنوا آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون محمد صلى الله عليه وسلم برينا وبشي بوكتو بيك خواي پروردگار بو روانا كردوها وباوردارانش بعام برويان هناوا بملائكة كان إخوا برواده هنا بروجي دوائي بهمو پیغمبران هيج جوازيك ناكن لنيوان پیغمبران دا صلاة والسلام خواي پروردگار لسلم خوي ديني إسلام كبعض ديني إسلام أكريت ديني إسلام بريتي لشي خوي دين بريتي لإسلام إسلام بريتي لشي أن تشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت من استطاع إليه سبيلا أي كاتك بيغمبر عليه الصلاة والسلام دانشتو جبريل برسالي لأكال لباري إيمانه أن تؤمنوا بالله وملائكته وكتبه ورسله يعني ما نهوي بلغية لسر أويك إما هيج فرق جوازيك ناكين لنيوان بيغمبران دا الصلاة والسلام خواهي پروردگارين لسر به وجماري بيغمبران الصلاة والسلام خواهي لسر بيت أويك لقرآن هاتو بسبنش بيغمبر ناوين هاتو سطو بستو چوار هزار وكويك الحديثة هاتو بلام ابن حبان رضا رحمة قال الإمام الذهبي أم حديثة بصحيح نازانا لبرويك خواهي پروردگار كافرميت ورسل لم تقصصه عليك يعني زور زياد لوا خواهي پروردگار باسي أكاد بوتو أي محمد صلى الله عليه وسلم باس كراوا كز جماري پیغمبران نازانه چنده تنها و تنها خواهي پروردگار نبي كز نازانه راست والسلام زور باش ما مصاب پیغمبر صلی الله علیه و سلم پیغمبرانی پیش خوی ببرای خوی وصفکانیه اما چی بو ایمه شون کوتی پیغمبر صلی الله علیه و سلم يعني واجبك يعني اما بتشون لم دستواجهتي بقين كبيغمبر صلى الله عليه وسلم پیغمبرانی پیش خوی ببرای خوی وصفکا بله پیغمبران هموی زنجیره یکن و طواوکری یکن پیغمبری خواه صلی الله علیه وسلم محمد کوتا پیغمبره كزنجيري بيغمبران طواو دكات كوتاي في هنا والله كوتاي في هنا يكم آدم كوتاي كشي محمد صلى الله عليه وسلم وكو چون بنايك كاتك أكريت أم بناية تنها يخشت معه كطواويكات أو خشتاش كيه أو خشتا بيغمبري خواه صلى الله عليه وسلم كأم بناية طواوكات بيغمبري خواه صلى الله عليه وسلم أفرميت إن الله اصطفى
من إبراهيم من ولد إبراهيم إسماعيل أفرميت لنوي إبراهيم خاي بروغا إسماعيل هالبجاردو واصطفى من ولد إسماعيل كنانة لنوي إسماعيل خاي بروغا كنانة هالبجارد واصطفى من بني كنانة قريش ولكنانة خاي جورا قريشي هالبجاردوها واصطفى من قريش بني هاشم لوانش خاي جورا بني هاشم هالبجاردوها واصطفاني من بني هاشم أفرمي خواهي بروغار لوانش خواهي بروغار مني هالبجاردوها كواتا زنجيري پیغمبران زنجيري كطاوكري يكترين هموشيان بو يك هدف هاتون توحيد اوش يكتا پرستيها باشە مامۆستا ئێمە لە سەروبەندی سەری ساڵ و لە یادکردنەوەی یادی لە دایکبوونی مەسیحای ئیسای کوڕی مەریەم ڕزای خوای لێبێ و سەلامی خوای لێبێ بابەتەکە ئەوەی ئێستا زۆرێک لە خەڵک بەشداری ئەم بۆناناکەن لە کاتێکە ڕاجیاوازی لەسرە لە کاتێکدا ینی مسڵمان ئێستا باوەڕێکی جیاوازی بۆ دروست بووە ئێمە بێت چۆن لە ئیسای کوڕی مەریەم بڕوانین و ئەو بۆنانەی کە ئەکرێ چ پەیوەندیەکی بن ئاینی ئێمەوە هەیە جیاوازی نە بەڵکو ڕێی جیاواز لە مەدا نییە لە لای شەریعەتی ئیسلام ئەم بۆنەی کە ئەکرێتەوە لە سەری ساڵە بە یادی لەدایکبوونی عیسا عەلەیهی سەلام ئەو ئێمە زۆربەی زانایان کۆمەڵێشتی تریان پێ قبوڵ نییە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جا نەخوازەڵا ئەوەی کە عیسا بێ عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە بۆ ئەڵێن عید میلاد لە شەریعەتی ئیسلامان نییە بۆ ئەگەر هەبێ طبعا منی شەیکەم تۆ شەیکی کەسێکی تری شەیکە مسڵمانێکی تری شەیکە عیسا عەلەیهی سەلام پێغەمبەرێکی خودایە خوای پەروەردگار ڕەوانەی کردو وەکو پێغەمبەرانی تر نەخوایە نە کوڕی خواشە کە لە کاتێکە کە جوولەکە و یەهود کاتێکە ئەڵێن خوایە یاخود کوڕی خوایە ئەمە بەم قسەیە یعنی بێباوەڕە بن ئایا ئێمە ڕۆژانە ناڵێن قل هو الله ئەحەد ڕۆژانە ئێمە لە شەو ڕۆژێکە حەڤە جار ناڵێن ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئەی ئایا موسڵمان هەتاوەکو ئیسا لەم پەیامی خۆ تێنەگەیشتووی لەم وشەیە تێنەگەیشتووی لەم ئاەتە تێنەگەیشتووی کە تۆ ڕۆژانە ئەڵێی خوایە من تەنها تۆ ئەپەرسم و داوای یارمەتیش تەنها لە تۆ ئەەکەم ئەی ئەمەد لە چی بۆیە یادکردنی عیسا عەلەیهی سەلام بە هەر شێوازێک هەبێ پەیوەندی بە ئێمە نییە باش مامۆستا لە دینەکانی دینەوە سەرەوە بەس لە دینەکانی پێشترا با بڵین لەو چوار کتێبەی ترا ئەو چوار پێغەمبەرەی ئولوالعەزم پێش پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوان چۆن باسی ئیسلام یا باسی محەممەدیان کردووە قەومەکانی خۆیان هەنداوە کە ئەگەر پێغەمبەرێکی لەم شێوازە و لەم مواسەفاتە هات ئەو ئێوە بێ بڕوای پێبێنن من بعد اسمه أحمد يعني چی لە قورئانە خوای پەروەردگار بە ئەحمەد ناوی بردووە لە لەوح المەحفوظە بە ئەحمەد ناو براوە بۆیە هەر پێغەمبەرێک کە کاتێکە هاتووە خۆی ئاگاداری میلەتەکەی خۆی کردووە کە دوای من کەسێک دێت لە کۆتا زەمانە کەسێک دێت بە ناوی محەممەدەوە کە کۆتا پێغەمبەرە ئەبێ ئێوە شوێن ڕێبازەکەی کەون پێغەمبەر عليه الصلاة والسلام فرميت والذي نفسي بيده لو أن موسى حيا ما وثقه إلا اتباعه سوين بوك سيك نفسي مني بدسه أجر موساش عليه السلام إيسا زيبو عيال شنو من زاده هي شواني كترين أبو يعني كاتك عيسى عليه السلام للروج قيامتها لسر بالي فريشتكان كاتك ديت أخواروا لو كاتا إمام مهدي أيوه بيش نجيبو خلقات مسلمانان كات كاتك أبيني عيسى لسر بالي فريشتكان هاتو دخواروا وكوي كتعظ لحمام درچو بيت رومتكي جوان رويكي نوراني أفرميت فرمو جنابت نوجكيان بوكا أفرمي نخير بالكو أبي هركس ولا أمتي خوي لو الروجاشا بيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام شانازي أكم بأمتكم وكسي وايان هيا بيغمبر لدواي ونوش أكات لبروا بيغمبران عليه الصلاة والسلام كادك هاتون بو أو هاتون خايف الوردقار يك برنامج بيبخشيون كأيش آينا كيك خايف الرقابة تاكو تناب برسن كادك بيغمري خواش عليه الصلاة والسلام ديت ناو شاري مدينة أنا سيجارته
أفرمي خلق جژنیان ئەگێڕا خۆشیان ئەگێڕا فەرمی ئایا ئەمە بەهۆی چی وەیە بۆیە وتیان ئێمە لە کاتی جەهالێتە دوو جەژنمان هەیە باشە وەکو خۆمان کە ناوێکمان بۆ داناوە کە وەکو بڵێن نەورۆزی ئیمڕۆی خۆمان باشە نەورۆزی ئیمڕۆی خۆمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت خوای پەروەردگار ئەو دوو ڕۆژەی بۆ گۆڕیون بە دوو ڕۆژی تر کە ئەویش بریتێ لە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەفەرمێت من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد هەر شتێک لە ئیسلاما نەبێت بهێنرێتە ناو ئیسلامەوە ئەم شتە لە ڕووی شەریعەتی ئیسلامەوە ڕەت کراوەیە دروست نییە جا شتێکیش کە هیچ بەرنامەیەکی لەسەر نەبی هیچ نە ئایەتی لەسەرە و نە حەدیسی لەسەرە و نە قەولی زانانی لەسەرە من بە چی شتێکە خۆم خەریکم یعنی هەر کەسێک شوێنی هەر قەومێ بکەوێ لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەو کەسا حەشرەکرێت باش مامسا بابەتی ئاینەکانی تر ئێمە هەمیشە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ینی ڕێزمان لە کەسانی بێ باوەڕیش گرتووە وەکو ئەوەی کە ئێمە مرۆڤێکی مسلمانین ینی ئەبێ ئەم لە کردار و ڕفتارمانە ڕەن باتەوە بەڵام بابەتی ئەوەی کە تۆ بۆ نەبگەڕی لەگەڵ ئاینێکی ترا و لەگەڵ ئەوانە بەشداربی ئەمە ڕێگاکی دروستە یان ئەم جۆرە لە بۆنانی کە ساز دەکرێت مێژووەکەی چۆنە ینی بۆچی تاوەکو ئێستاش هەندێک مسلمان زانیاریانە لە دەربارەوەی کە ئەم مێژووە دەستکاری کراوە ئەگەر باسی کڵێسای کۆن بکەیت و چۆن ئنجیل دەستکاری کراوە ئەوە هەر مێژوش ئەیسەلمێنێ نەک ئەوەی کە تەنها پێویستت بە ئاینێکی ئاسمانی بێیان کتێبێک بێ دقێکی قورئانی بێک لای کاتەوە ینی بابەتە مێژووەکەش زۆر ڕوونە ئەم بابەتە خۆی دەستەواشەی وشەی زاین ئەمە وشتێکی زۆر ناشرینە ساڵی میلادی لەدایک بوون ئەمەیان جوانترە شکە زاین خۆمانە زاین بۆچی بەکاردێت لە کۆمەڵگەی کوردیا ڕاستە بەڵێ لەبرۆ ئەم وشامەیەک ئەمە بگۆڕین دووەمیش سەبارەت بە پیرۆزباییکردنمان لەوان یاخود بەشداریکردنمان لە بۆنەکانیانە ئەمە بە وتەی زانایان حرامە الشيخ عثيمين رضا رحمة خواه اللي بأفرمت تهنئة الكفار بعيد الكريسماس باشا أو غيرهما أفرمت حرام باتفاق العلماء أفرمت بيروز باي كردن لبابوني لدايقبوني عيسى يان كريسماس يان هرجج نيكي تدويا أفرمت حرامة ئێمە تەنها دوو جەژنمان هەیە لەم دوو جەژنا ئێمە دڵی یەکتری خۆش ئەەکەین و پیرۆزبایی لە یەکتری ئەەکەین غەیری ئەمە ئەگەر هاتو ئێمە هەر جەژنێکی تر بۆ خۆمان دابنین لە ڕووی شەریعەتی ئیسلامەوە دروست نییە مێژۆکەشیان یعنی ئەوەی کە من بزانم و خوێن بێتمەوە دەستکارێکی زۆری تایە یعنی بە چەندین یعنی هەندێک گەڵێن بە مانگ و هەندێک گەڵێن بە ساڵ و هەندێک گەڵێن بە هەفتە و هەریەکە و بۆ چوونێکی هەیە کە ڕاجایی هەیە لە بینی زانایانی خۆیانە لەبەرەوە کەمە شتێک ڕاجایی تیابێ و خلافی تیابێت تۆ چۆن هەل لە خۆتەوە ئەو سەبارەت بە پێغەمبەری خۆمان عەلەیهی السەڵات وسەلام خلاف هەیە جا لەبەرەوە کۆمەڵێک شت هەیە کە تۆ سەرچاوەیەکی ئەسڵت پێ نەبێ بەرنامەیەکی باشت پێ نەبێ لە ڕێگەی قورئان و حەدیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوون نەکرابێتەوە من بە هیچ شێوازێک بۆم نییە کە ئەو کارە بکەم ئەی چۆن لە ئیسا خودی ئیسا خۆی عەلەیهی السەلام بڕوانین ئایا کە ئێمە دینەکەمان ڕێگریمان لەوە ئەکا بەو شێوازە مامەڵە لەگەڵ شوێن کەوتوانی ئیسا بکەین ئێستا لەسەر ڕووی زەوی کە مەسیحیەکانن ئەی خودی ئیسا لای ئێمە پێگەی چییە خودی ئیسا عەلەیهی السەلام وەک پێغەمبەرێک تەماشا ئەکرێ لە ئێمە ڕێز لێ گیراویش بەڵێ ڕێز لێ گیراویشە و نەکەرەوە هەموو پێغەمبەران ئێمە ڕێزیان لێ ئەگرین و لە کاتێکیشا کە ناویان ئەبێن ئەڵێن عەلەیهی السەلام سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت و چۆن بۆ پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم کە ئەڵێن صلی الله عليه وسلم ئێمە سڵاواتی لەسەر ئەدەین لەسەر پێغەمبەرانی تریش هەرەمان شتە سڵاواتە نێرین هیچ فەرقێک نییە تلك الرسل فضلنا بعضهم على بعض باشە ئێمە پێشتر باسی کۆمەڵێشت کراوە کە باسی پێغەمبەرانە عەلەیهی السەلام وسەلام کە خوای گەورە فەضلی کۆمەڵێکی داوە بەسەر کۆمەڵێکی ترە منهم من كلم الله هەیە لەوانە خوای پەروەردگار قسەی لەگەڵا کردووە منهم من كلم الله ورفع بعضهم درجات هەیانە خوای پەروەردگار چەند دەرەجەیە چەند پلەیە بەسەر ئەوی ترا بەرزی کردوێتەوە لەبەر ئەوە
ئێمە کاتێکە ناوی عیسا ئەبین عليه السلام ئەبێ ئێمە سڵاوەتی لەسەر دەین لە دیداری ئەدەین و خۆشیشمانەی وەکو پێغەمبەرانی تر سەلات و سەلامی خۆیان لێبێ و هیچ فەرقێک لا نفەرق بین ئەحەد منهم. بەڵام ئەوش بزانین کەم دینەی ئێستا مەسیحەکان پەیڕەویەکەن ئەو دینەی عیسانیەکە هێناوێت من پێشتر ئاماژەم پێدا ئەوەی کە پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام والذي نفسي بيده لو أن موسى حيا ما وثقه إلا اتباع. ئەمە جوانترین بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئیمڕۆکە هیچ دینێک کاری پێ ناکرێ غەیری قورئان نەبێ، هیچ دینێک کاری پێ ناکرێ إلا سنتەکانی پێغەمبەری خوا نەبێ صلى الله عليه وسلم. غير أما ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. هر کەسێک غەیری بەرنامەی خوای پەروەردگار بگرێ ئەو کەسە لە خەسارەمەندان ئەبێت لە ڕۆژی قیامەتە هەر کار و کردەوێکی کە کردووە بەسەر چاوی ئەدرێتەوە لێ گیرا ناکرێت. من تشبه بقوم فهو منهم. هر کەسێ خۆی بشبهێنێ بە هەر قەومێ ئەوە لەوە. پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام. ئێمە کاتمان نەما کاکدانە وڵا کاتمان نەماوەگەر پرسیارێکی سپاسی مامۆستاکەین، سپاس بۆ زانیاریەکان مامۆستاگیان عەزیزتمانەی بەڕێز مامۆستا سۆران سەمیع زانای ئاینی کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو. بەخێر بێ یاخۆ